ڕۆزەنگی ساڵی نێخوێندن لێدرا ئیشەڵا ساڵێکی پڕ زانست و پەروەردەی بێ بۆ هەموو لایەک ئیشەڵا لە ئاستی طمۆحی وەزارەتی پەروەردە و بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی سلەیمانیە بێ ساڵێکی پڕ زانست و زانیاریە بێ. وەکو ئامادەکاری تەواوکراوە بۆ مەسەلی پرۆسی خوێندنەوە. جەم ئامادەکاریەکان کراوە و تەواویش بوو و چاوەڕێی مامۆسا و بەڕێوەبەری ناوەندەکانی خوێندن خوێندکارین دەست بە ساڵی نوێ خوێندن بکەن لە ئەمڕۆوە. دوێنێ کۆنگرێکی ڕۆژنامانی هەبووی مامۆستایان وتیان ئەم ساڵ بە بایکۆ دەست پێەکەن چکە موچەی مانگی هەشت و نۆ وەرنەگیراوە مەسەلەی پلە بەرزکردنەوە ئێوە ئەم ساڵ بۆ ئەم قسانە چیتان؟ پلە بەرزکردنەوە ڕەبتی نییە بە ئێمەوە چکە ئیشی موچە و بوجە ئیشی ئێمە نییە بەنسبەت بایکۆتیشە و مامۆسانی ناڕازی بەشێکن لە ئێمە خۆمان جا نەکردوێتەوە لەوان من دڵنیاتەکەمەوە ئەوان ئێمە بەجێ ناهێڵن لە پرۆسی پەروەردە ئەوان خەمینەوەی داهاتوی ئەم کۆمەڵگایانە. وەکو دەستپێک هیچ کۆبوونەکان لەگەڵ ئەنجومەنەکان نەکردووە ئەنجومانی ناڕازیەکان کردووە بەس پێویستکایکێن ئینشەڵڵا داژەنیشین لەگەڵیانە چکە ئەوان ئێمن هەردووکمان کادری پەروەردەین هیچ جیاوازێکمان نییە هەردووکمان کارکتەرێکین لە هۆڵێکە. ئەگەر بەرومنە دەستکان بە خۆپشاندان بایکۆت ئێوە قسەتان چێ بێ لەسەری لەگەڵیان دانیشین گفتوگۆکەین قساکەین.